بەڕاستیەوە فەزلی خوا بووە سوپاس خۆی گەورەیەکەم کە وەڵامی دوعاکانی منیاوەتەوە. ئێرە گوندی چەپەڕەشە لە قەزای سەی سادق ئەمساڵ یەکێک لە دووەمەکانی سەر ئاستی هەرێمی کوردستان لە پۆلی 12 کە هێفی عومەر بووە ماڵیان لێرە بووە. مەودای نێوان ماڵیان بۆ خوێندنگەکەی کە لە پارێزگای هەڵەبجە خوێندوویەتی 30 خولەک ڕۆشتن و 30 خولەک هاتنەوە بە ئۆتۆمبیل بووە. گفتوگۆی زیاتر لەگەڵ هێڤیدا دەکەین. هێفی خان سڵاو لێ بە پیرۆزبایی لێکم لەسەر و نمرە بەرزە هەستە چۆنەکە یەکەمی سەر پارێزگای هەڵەبجەیت. طبعا بسم الله الرحمن الرحيم اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. بشكي بخيراتني برزك عم بقرا وكسرتك بقصة كان ما أو بليم كبراسي من فضل خوابه سپاس خۆی گەورەیەکەم کە وەڵامی دوعاکانی منیاوەتەوە و دوای ئەوەش بەجددیە مەوێت سپاسێکی تەواوی دایک و باوکم بکەم بەڕاستی دوو مرۆڤ گەورەی ژیانم بوون کە هیچ سپاس هیچ پێزانینێک بەس نابێ بەوان چ لە لایانی مادی و چ لایانی معنەوی و بە درێژایی ژیان هاوکاریان کردووم و چ لایانی مادی و چ لایانی معنەوی بەتایبەتیش ئەم ساڵی کۆتایی پۆلی 12 زۆر ڕاحەتیان کردووم و هەموو مامۆستا بەڕێزەکانم لە سافی خوێندنگەکەم و زۆر سپاسی هەموویانەکەم هەمیشە لامەدەبەشیا بووم بۆ پرسیارەکەی هەمان بووبێت والحمدلله خوای گەورەش بۆ دوعانی کە کردومە ئیرادێکی بەرزی بەخۆم بەخشیەوە بۆی بتوانم بەردەوام بم شودرێژ بم لەم هەوڵانی کە دامن بۆی 12. لە گوندا ئەنیشی و لە نزیک سی سایقی و خوێندنەکەت لە هەڵەبجە بووە هەموو ڕۆژێ ئەم هات و چۆیە بۆ تۆ زەحمەت نەبووە؟ ڕاستێکی زەحمەت بوو بەڵام ئینسان کە خاوەنی ئامانجی گەورە بێ پێویستە کات بەرگێ و زەحمەتیانە بگرێت کە یەتە بەردەستی ڕاستە ڕێگاکەی درێژە چ ڕێگەی خوێندنگەکەم درێژ بوو ڕێگەی ئامادەیشم درێژ بوو و هەروها ڕێگەی پۆلی 12شم بەتایبەتی سەخت بوو پڕ بوو لە سترێس بەڵام الحەمدولیلا کە توانیم پێی بگەمەوەش فەزلی خوا بوو. تەنیا لە یەک وانەیە سەدت نەهێناوە نیە؟ بەڵێ وەش کیمیا بوو کە نەوەشتمێنە. پێت ناخۆش نەبوو؟ سەرەتا کە هاتمەوە بۆ ماڵەوە سەیری ئەسئیلەم نەکرد بەس زانیم خەڵاتم کرد چکە تووزەرەی قەلەق بووم بەڵام الحەمدولیلا زۆر پێی رازیم ئەوە باشترینە کە خوا بۆ منی داناوە من زۆر پێی رازیمەوە. یعنی ئەتزانی بوون منە لە هەموو وانەکانی کە یاسەتە هێنی؟ یعنی کاتێک لە ئیمتیحانەکان هاتمەوە هیچ ئەسئیلەیەکم نەکردەوە هیچ وەڵامێکم لەبیر بۆ ئیمتیحانی داهاتووتر زەرەرم لێنایە بەڵام تا حەدێکی خۆم ئەمزانی یعنی تەسەورم کردبوو لە دەرزەکانی ترا دەرجەکانم ئینشاءالله باش بێ بەڵام بۆ کیمیا زانیم ئەوم غەڵەتە بۆ ئەوانی کەش تەسەورم دانابوو ینی لە غەڵەت نەقڵکردنا بۆ سۆماکەیان شتێک هەبوو بێ من نەمزانی بێ چەنە لە کۆتای ئیمتیحانەکات موسەیم و ئەسئیلەکانم کرد جوان بیرم نەمابوو بەڵام ئەمزانی کەوانی ترم هەمووی ڕاست بووە تەنها کیمیا بۆ ئەو پرسیارە غەڵەتم یاد کرد. کەمتر ڕێک کچێکە لە گوندا بنیشێت و ماشەڵڵا و دەرەجە بەرزە بهێنێ تۆ پێم وا بێ یەکێکی لەو دەگمەن کچانەی کە لە گوندێکی بچووکە و بەڵام نمرەیەکی باشە هێناوە چه هەستێکە؟ هەستێکی زۆر خۆشە ئینشاءالله مەبین بە پێشەنگێک بۆ هەموو ئەوانی کە وا تەسەور ئەکەن لە شوێنێکی دوورە دەست بن یا خۆت نتوانن بچن بۆ کۆرسێک یا مامۆسای باشیان نەبێت یا بۆ نێو باردوخانەی هەیە ساڵان نتوانن بە شێوازێکی بار دەرزەکانیان بخوێنن بێت هۆکارێک بۆی دڵنەوایەک بێ بوویان بۆی بە هەمیشە چاویان لە ئامانجەکان بێت هەمیشە بەردەوام لەسەر ڕێگەی کە خۆیان دایانەوە بخۆن. ئامانجی داهاتوو چییە؟ ئامانجی داهاتووم ئینشاءالله پزیشکی گشتی ئەبێت لە دوای ئەوەش ئینشاءالله بتوانین سەرکەوتوو بین لەو وارێکە خۆمان هەڵێ بژێرین و خۆیان یارمەتیمان بات و خێری تێکا بۆمان و سەلامەتمان بکات. کە نمرەکانیان ڕاگەیان چۆن بوو ماڵی ئێوە وەزعەکان ئێمە یەک قیژان کرد من لە دەرەوە خەریک و دەست نوێژ بگرم یەک قیژان کرد وتم خوا نەخوا شتێک ڕوویدا لە ژوورەوە تر وتیان وەڵا خەبەرەکە وایە وتم دەی خوایگیان ئینشاءالله دوعاکانمان گەیشتەتە خوایگیان. چۆن هاوکاریتان کرد ئەم ماوەی کە لە پۆلی 12 حەچیمان پێ کریا بەخوا درێخیمان نەکرد بە هەموو شێوەیەک ئینشاءالله درێخیمان نەکردەیە. خۆتان هاتوچی برای تری خوشکەکان هەمویان بەخوا یارمەتی زۆریاندا خوا هەڵ ناگرێ ڕاعاتانە کرد مەسەرە بەخوا ئەموو بەس حیج مەکە و تۆ بڕۆ لای سەعیدەوە هیچمان ناوێ هەموو ڕۆژێ باوکی هاتو چۆی پێکردۆ لێرەوە بۆ هەڵەبجە زەحمەت نەبوو قەینا زەحمەت نییە نەوەڵڵا ئێمە بۆ مناڵی خۆمان نەوەڵڵا هیچ زەحمەت نییە بە خۆشحاڵیشەوە بەڕاستە وەڵایمان نەزانێت بۆ شوێنێکی زۆر ینی نەک بڵێ ها چۆن ئەڵێ بۆ بەهەشتە چم تۆ بۆ مناڵی خۆ ئیش بکەیت وایە بۆ خەڵاتێکی گەورە بۆ خۆ وەرگری فەرقی چیەوە نییە.